بەناوی خوای گەورە میرەبان ئازانم سڵاوتان لێبێت. خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی گفتوگۆی دەرەوە یاریگا بە ئێوەی ئازیز شاد دەبینەوە. ئەمڕۆژ تەوەرێکی گرنگمان ئامادەیە کە قسەکردنە لەسەر گرنگترین ئەنجامەکانی ئەم هەفتەیە چامپیۆنز لیگ کە چەند ئەنجامێک چەند یارێکی گرنگ تایدا لەم هەفتەیەدا ئەنجام درا، دواتر دەرەنجامەکانی تاو توێ دەکەین و شیکردنەوەیان بۆ دەکەین. بەڵام سەرەتا ئەمڕۆ یەکێتی تۆپیپەی ئەڵمانیا ڕاهێنەری نوێی هەڵبژاردنەکەی دیاری کرد کە جولیان ناگلیزمانە و پێشتر ڕاهێنەری یانەی بایر میونخ بووە. ئەم تەوەرە بە کورتی قسەیەکی لەسەر دەکەین لەگەڵ میوانەکانم، دواتریش دەچینە سەر تەوەری سەرەکی کە گفتوگۆکردن دەبێت لەسەر ئەنجامەکانی هەفتەی یەکەمی چامپیۆنز لیگ. بۆ گفتوگۆکردنیش سەبارەت بە هەردوو تەوەرەکە لە ستۆدیۆی سلێمانیوانێ برای عزیزمان کاک سەنگەر خۆشەوی میوانمان دەبێت. کاک سەنگەر بەخێر بێ و هەروەها وەک هەمیشە محەممەد ئیبراهیم شیکەرەوەی کەناڵی ئاسمانی پەیام، ئەویش بە هەمان شێوە بە کۆمنت و سەرنجەکانی لەگەڵمان بەشدار بێ. محەممەدیان سپاس بۆ تۆش. سپاس بەوەش پڕیارجان بە خێراتی تایبەتی کاکە سەنگەری هاوڕێ عزیزیشمانەکەم. سپاس کاک سەنگەر. تۆپیپەی ئەڵمانی گەیشتوتە قۆناغێک هەستەکەی قۆناغێکی ناجێگیرە. ئەگەر ڕاستە بڵین وەکو ڕاگوزار وایە دەیەوێت هەنگاو بە هەنگاو بگەڕێتەوە. دوورخستنەوەی هانزی فلیک و دیاریکردنی جولیان ناگلیزمان وەک ڕاهێنەری نوێ کە هەردووکیان پێشتر ڕاهێنەری یانەی بایر میونخ بوو، گۆڕانکارێک بوو کە پێویست بێ بۆ ئەم قۆناغە؟ بەدڵنیاییەوە زۆریش پێویست بوو لەبەرەوەی کە لەژێر سەرپەرشتی فلیکە، ینی فلیک هاتە شوێنی ئیواکیملۆف بۆ ئەوەی هەڵبژاردەی ئەڵمانیا ئەو شکۆیی کە هەیەی بۆ بگەڕێنێتەوە. لە گەورەترین پاڵەوانێتیا کە مۆندیال بوو سەرکەوتوو نەبوو، وابوو سەر ڕای ئەوەی کە سەرکەوتوش نەبوو متمانی بۆ نوێکرایەوە، کرا سەرکردەی قۆناغێکی نوێی هەڵبژاردەی ئەڵمانیا کە هەڵبژاردەکە نوێ بکات. ینی هەڵبژاردەی ئەڵمانیا دوای مۆندیالی 2022 وەکو وابێ حلکرابێ، ینی هەڵوەشێنرابێتەوە و ئەم کابرایە کە لە قۆناغێکی زۆر باشیشی لەبەردەستاوە. لەبەر چی؟ لەبەرەوەی ئەڵمانیا ئەوەی کە لە بەردەمیەتی یۆرو 2024 کە خۆی میوانداریەکات، واتە تۆ بواری ئەوەت لە بەردەمایە بتوانی بەدڵی خۆت هەڵبژاردەکە دروست بکەیتەوە. لەبەر چی؟ لەبەرەوەی ئەڵمانیا لە ماوەی ئەو 2 ساڵەیە هیچ یاریکی ڕسمی ناکات. یاریەکانی ئەڵمانیا ئەو خۆتە زانی ئەڵمانیا بەهۆی ئەوەی کە خانەخوێی یۆرۆیە یاری دۆستان ناکات، واتە ئەو ڕاهێنەرە کاتی ئەوەی لە بەردەما بوو، بواری ئەوەی لە بەردەما بوو کە پێکهاتیەکی نوێ دروست کات. بەڵام ئەو ڕاهێنەرە بە هەمان شێوەی ڕیتمی پێشوو ڕۆشتووە، هەمان یاریدانەکانی پێشووی بانکەش کردوتەوە، واتە گۆڕانکاریەکی وای نەکرد. یعنی دوایین جار لە ماوەی پێشووی فیفایە هەڵبژاردەکە دوو شکستی لە سێکتی نووسیەوە، بەڵێنی یاوتی بدڵنیاییەوە لە مانگی نوێ هەڵبژاردەیەکی ئەڵمانیای زۆر جیاواز ئەبینن. جیاوازیەکە شکستی بەرامبەر ژاپۆن بوو بە 4 گۆڵکە، ینی شوورەیەکی زۆر گەورەیە بۆ هەڵبژاردەی ئەڵمانیا بەرامبەر بە هەڵبژاردەیەکی ئاسیایی ژاپۆن بە 4 گۆڵ دۆڕێت. ئیتر گەمە خاڵی وەچەرخان بوو، ڕێگان پێ نەدا کە یاری دووەم دۆستانە بوو بەرامبەر فەڕەنسا ئەو یاری بکات. لەبەرەوە دوورخستنەوەی فلیکارێکی ڕاست بوو، بەدڵنیاییەوە زۆر ڕاست بوو، لەبەرەوەی ئەو پیاوە ئەو ڕاهێنەرە هیچ شتێکی پێناو بۆ هەڵبژاردەی ئەڵمانیا. دەستنیشانکردنی جولیان ناگلیزمان دەستنیشانکردنی جولیان ناگلیزمان ینی سەدفەیەکی زۆر سەیرە. پێشتر کە فلیک لە لوتکەیە بایرن موشنی جێهێشت چێ بۆ جێگرەوەی ناگلیزمان. بەڵێ ئێستاش کە لە شکستە ئەم جارە ئەڵمانیا جێڵێ بە هەمان شێوە هەر ناگلیزمان بێتە جێگرەوەی. ناگلیزمان ڕاهێنەرێکی گەنجە، ینی لە ڕووی فکرەوە زۆر لە فکری فلیکەوە دوورنی، ینی شێواز یاریکردنمانە هەردووکیان لە بایر موشنا تقریبا بەیەک شێواز یاریان کردو، بەڵام ئەم کەسێکی گەنج و پڕجۆشە، ینی ئەکرێت گۆڕانکاری ئەکرێت جولیان ناگلیزمان بەم ئەزمونە کەمەی کاری ڕانەرایەتوانێت بۆ هەڵبژاردەیەکی گەورەی وەکو مانشافت گونجاو بێت. مانشافت تایبەتمەندی خۆی هەیە. مانشافت تەسەوەرکە لە ماوەی 1 سەدەیە بۆ یەکەم جار بوو کە یەکێتی تۆپی ئەڵمانیا ناچار بێت ڕاهێنەرێک دوور بخاتەوە. ینی فلیک مێژوەکەی ئەوە ناشرینە، ینی بوو بە یەکەم ڕاهێنەر لە مێژووی تۆپی ئەڵمانیا کە دوور بخرێتەوە لە سەرکار لابرێت، واتە خۆی واز نەهێنێت. ینی شتە دۆخەکەی ئەڵمانیا هەندە خراپ بوو. کێشەکەش ئەوەیە ئێستا ینی بژاردەی وا لە بەردەمانیە، ینی دیارترین ڕاهێنەر کە ئێستا بێکارە
ناگلیزمان بوو ڕاستە ناگلیزمان ڕاهێنەرێکی لاوە بەڵام ئەو قۆناغەکانی بوون بە ڕاهێنەری گەورەی بەدڵنیاییەوە تێپەڕاندووە ینی پێشتر لە هۆفنهایم بووە لە لایپزیگ بووە ئێستا بۆ نمونە تۆ کاتێک تۆ نایانەیەکی گەورەی وەکو بایر مشنت پێدرێ بەدڵنیاییەوە تۆ لە تۆپایت ینی کە بەڵام لەوێش دوور دەخرێتەوانێت دوورخرانەوەکەی ینی کەس نازانێت چۆن دوورخرایەوە ینی تۆ لە کاتێکا دوورخەیەوە کە ڕکابەری لەسەر سێ نازناوەکە ڕۆژنامەی بێڵ دەڵێ هەڵسەنگاندنێک بۆ کاری ئەم ڕاهێنەرە لە پێش مۆندیالی 2022 تا ئەو کاتی دوورخراوەتەوەکەوە پیان واوە بە چەند خاڵێک لە خاڵەکانە بووە یانەکە گەشەی نەکردووە و یاریزانەکانی کە بۆی گواستراوەتەوانێ نەبوونەتە یاریزانێکی وا کاریگەر لە نێو پێگاتەکەیدا ئەم خاڵانە باز دەکرێت بۆیە ینی جولیان ناگلیزمان و حازی فلیکیش چونەتە سەر هەڵبژاردەیەکی تۆپی پێی ئەڵمانیا کێسە من هەستەکەم تۆی پێی ئەڵمانی بۆ چەشنە نییە ینی کاریزانی باشی تیا پێگەیشت بێت و ئەم تۆپی پێی ئێستا ڕاهێنەرەکان بتوانن بەویستی خۆیان بژاردەکان دیاری بکەن پێگاتی باش دیاری بکەن تا ئەوەی پێگاتێکی باش بێت ببوورە قسەکەشم بێبڕیت جا لێرەدا ئەوەیە تۆ گە سەرنج بێت لە بایر میونخ لە هێڵی بەرگریەکەی چەند یاریزانی ئەڵمانی تدایە ینی ئەلفۆنسۆ دەیڤیس ئەڵمانی نییە کیم جایمینی ئەڵمانی نییە ئۆپامێکان ئەڵمانی نییە دیلی سەیرگام ینی هێشتنەوەی هانس فلیک بۆ ئەوە بوو کە بتوانێت هەڵبژاردەیەکی ئەڵمانیا بەهێز پێکەوە بنێت بەبێ هیچ گوشارێک بەبێ هیچ گوشاری یاری ڕسمی بەس کە بژاردەکان باش نەبێت سیکە من باش بە تۆ بڵم ینی ئەک تۆ گەڕێنە دواوە لە 2014ەوە حسابیکەین هەتا ئێستا هەموو بتوڵەیەکی یۆرۆی خوار 21 ساڵ 19 ساڵ 7 ساڵ ئەڵمانیان پاڵەوان بووان لەچێک بۆ لە 4 هەڵبژاردەکەی قۆناغی کۆتایی ئەم لاوانە بۆ هیچیان لە دۆرتمۆند و لە بایرنا شوێنیان نابێت و خۆتەزانیت پێگاتی ئەڵمانیا بەردەوام سەرنجی لەسەر ئەم دویانەیە بووە ئێستا تۆ لە دۆرتمۆندا چی یاریزانێکی ئەڵمانی دەبینی سەکردایەتیان تیپە بکات لە هێڵی بەرگریەکەی هۆمۆسە کە لە بایرن وەک بڵێ خانەنشین دەبێت دواترێتەوە دۆرتمۆند سولێ بە هەمان شێوە خۆی سیکە ینی ئێمە قسەکردمان لەسەر خراپی هەڵبژاردی ئەڵمانی نەبوو ئێمە قسەکردمان لەسەر گۆڕین ڕاهێنەر بوو ینی ئەگەر لەسەر خراپی هەڵبژاردی ئەڵمانیا قسە بکەین ئەبێت بەدڵنیاییەوە بگەڕێنەوە بۆ یانەکانی بۆندسلیگا کە هۆکاری سەرەکی تۆش هاوڕای یاریزانی 2010 من یەک نمونەی زۆر بچووک دۆبێنمەوە بۆچی هەڵبژاردەیەکی وەکو ئیسپانیا منداڵێکی 16 ساڵ بەرێت لە مونتەخەب یاری پێ بکە بەڵام فەرمو من و تۆچینە سەر مێژوی تۆپی ئەڵمانیا چی یاریزانێکی خوار 18 ساڵ هەبوو لە ئەڵمانیا لە هەڵبژاردە یەکەم یاری کردی هەرنە تۆپی پێ ئەڵمانیا بە شێوازێک کارەکان یاریزان کە بە تەواوەتی پێ ئەگات 23 ساڵ بەڵێ یان با بچینە سەر نادیەکانی ئەڵمانیا ینی بینیمانە دۆرتمۆن لەم چەند ساڵی ڕابردووە چەند یاریزانی زۆر باشی پێگەیاندووە جود بلینکام تەوێ هاڵانتەوێ ینی چەندین یاریزانی زۆر باشی غێری ئەڵمانی پێگەیاندووە ینی نادیەکانی ئەڵمانیاش ئێستا خۆیان ناوەتە هێنانی یاریزانی لاوی وڵاتانی تر و گەشەی پێبەن و بە پارەیەکی زۆر باش ئەیفرۆشنەوە بەڵام کێشی تۆپی ئەڵمانیا ینی متمانە نەبوونە بە یاریزانە لاوە ئەڵمانیەکان یعنی من پێت ئەڵێم هەڵبژاردەی ئەڵمانیا خوار 21 ساڵ و 19 ساڵ بەردەوام ڕکابەرێکی سەرەکی یۆرۆیە ئەی باشە ینی ئەو کە کاتێک تۆ ڕکابەری هەڵبژاردەیەکی وەکو فەڕەنسا ئەەکەیت لە لاوانە ئینگلتەرا ئەەکەیت کاوان لە ئەکادیمای زۆر باشیشەوە هاتوون واتە تۆش یاریزانی گەنجی زۆر باش پێ بەڵام کێشەکەتیا ینی یەک نمونەی زۆر بەسیت فۆلکلۆرمان هەیە هێرشبەرێکی ئەڵمانیە لە چەند ساڵە دەرکەوت 29 ساڵیە وایە لە 29 ساڵە بانکراوە بۆ یۆرۆکراوە بە یاریزانی سەرەکی ینی هۆکاری ئەمە چییە ینی تۆ یاریزان لە تەمەنێکی لاوە و متمانیان پێ ناکەیت و ناهێنتە پێشەوە لەبەرەوەی یاریزانی بیانی ئامادە هەیە ئەمە هۆکاری ئەڵمانیا ینی شتێکم بیر نەچێت یەکێکی تر لە خراپیەکانی ئەڵمانیا بوونی یاریزانی مجەنەسە ینی وەختی خۆی ئەڵمانیا هەڵبژاردەیەک بوو بە توانای جەستەیی دواتر بچینە سەر بچمە لای محەممەد سپاسەکەم محەممەد جان سڵاو لێبێت ئەو گۆڕانکاری کە قسەمان لەسەر کرد دوورخستنەوەی هانزی فلیک و دەستنیشانکردنی جولیان ناگلیزمان من پرسیارەکەم بەو شێوەیە تۆپی پێ ئێستای ئەڵمانی بەشێک نییە لە هۆکارەکە کە ئەم ڕاهێنەرانە نەتوانن هەڵبژاردەکە جارێکی دیکە دروستکەنەوە ئایا هەر گرفتەکە ڕاهێنەرە بەڕاستی؟ بەڵێ دەستان خۆش بێ بڕیارگیان گفتوگۆکان من لەگەڵ زۆرینەی هاوڕام و ئیزافەتەن بۆ ئەو گفتوگویانە
ئێمە ئەڵمانیامان هەیە لە یۆرۆی لە ئۆلۆمپیادی ڕۆدۆژانیرۆ گەیشتۆ تیاری کۆتایی ئەڵمانیامان هەیە جامی کیشۆرەکانی بردوێتەوە لە پێش مۆندیالی رووسیا کە لە کاتێک ئەڵمانیا بە تیپی دووەمەوە بەشداری کرد و بوو شەپاڵەوان ئەمە بارودۆخێکە ئەبێ تۆپی پێی ئەڵمانیا بیری لەوە بکردایەتەوان ینی من ڕێک لەگەڵ ئەم ڕائەیە موافقم لەوەی کە ئەم جیلەی ئەڵمانیا قوبوڵ بکات لەوەی کە پاڵاوانێتی دوو پاڵاوانێتی ئەنجامتان نێنا جیلەکەی تر بێتە پێشەوە بۆ نمونە فەشەلی ئەڵمانیا لە مۆندیالی 2010 ئەوە گۆڕانکارێکی ڕیشەی بۆیان نەک چەند یاریزانێک بۆیە مەسعود ئۆزیل و ینی چەند یاریزانێک بە ئامان ژیران و دواتر دوورخرانەوانە یۆرۆ بە هەمان شێوە بە پێوە وەرە نەگرتووە مۆندیالیش بە هەدەر وەرە نەگرتووە ئێتەواو فۆلکۆریش لە 29 ساڵیا دەرەکەوێت بۆ یۆرۆی 2016 بۆ ئێستا حسێب گەیرەگاتەوە تەمەنی ینی فترەی دەرکەوتنی یاریزانەکە لە تەمەنی 19 ساڵی وەریگرە تا 25 ساڵی تۆ حسابت بۆم یاریزانە نەکردو یاریزانی تر هێناوەتە شوێنی کەواتە ئەم بابەتە درێژەی کێشا وایە تۆپی ئەڵمانیا وای بکردایە پاش مۆندیالی 2010 قوربانی بە یۆرۆ بایە قوربانی بە یۆرۆ وایە بیوتە ئەم جیلە لاوە با بێتە پێشەوانێ دوایە بۆ مۆندیال 2022 ئامادابن دوای مۆندیال 2022 ئەم گۆڕانکاری بکردا بەڵام ئەمە درێژەی کێشاوە سەبارەت بە گۆڕانکارەکەی هانز فلیک بۆ ناگلیسمان ئەو هەڵەی ئەڵمانیا لە یواکیم لۆفا کردی من پێم وایە نیان دووبارەیان نەکردو تۆ پەیوەستی شەکەم و بۆی کە ناگلیسمان چی ئەوێ یاخود ئەڵمانیا چی لە ناگلیسمانێ بۆ نمونە لۆف دوای مۆندیال تامان لۆف مەجالێکی زۆری درایە تا مۆندیال 2014 دەستە بکرد بەڵام دوایەوە یۆرۆی 2016 خراپ بوو دەرفەتیان هەر دایەوانێ هاتەکەی هاتە مۆندیال 2010 کە مۆندیالی 2010 لۆف وازیێنا لە ڕانەرایەتی ئەڵمانیا ڕەخنەکان چی بوو لەسەر لۆف لەسەرێکی تۆپی ئەڵمانیا بوو بۆی کە تۆ لۆف ئەنجامی بۆ نێناوی ئەوە گۆڕانکاری پێ بکردا ئەوە ئەمە و درەنگ نەخستە زووتر ئەمە بکردا ئێستا بۆ دۆخی هانز فلیک ئەڵمانیا بۆچی درێژەی نایەوە بە هانز فلیک بۆی بەردەوام بێ خۆ ڕەنگە گۆڕانکاریی یان تۆ پرسیارێکی جوانێ کرد دەمان ناتوانین تۆ گۆڕانکاریی ئەوە گەورەی تیا بکەی کە تۆ بتوانی ئەڵمانیا بگەینیتە لووتکە و نەجیاوازیەکانە دەرکێ بەڵام بۆچی یەکێی تۆپی ئەڵمانیا ماکە لەبەر ئەو ڕەخنەی لە لۆفا لێگیرە بە هەمان شێوە لە هانز فلیکا لێ نەگیرێتەوە لە هەمان کادا تۆ چیت کردووە خۆ پاڵەوانێتەکە میوانداریەکەی هانز فلیک یاخود جولیان ناگلیسمان ئێستا هەست ئەنجامێ بێنێ لە یۆرۆیە مبەڕیری پێ بیانووی پێ ئەڵمانیا ئەوە تا کۆتاییاتنی یۆرۆ گرێبەستی لەگەڵ ناگلیسمان کردەوە بۆ لە دوای یۆرۆ بزانێ ناگلیسمان هەم چیەکە لەگەڵ ئەڵمانیا و هەلامان کاتا بژاردەکانی دیکەش خوێندنەوەیکی بۆ بکە بەشکە دەستکراوە بێ لەوەی گرێبەستیان لەگەڵ بکە و پێشم وایە ئەڵمانیای لەژێر پەستانە لا بردووە ئێستا ئەگەر پێش ئەوەی یعنی ئەو کاتی کە پاڵاوتنەکانی یۆرۆ دەستی پێکردووە ئەڵمانیا بێگومان لە سێ هەڵبژاردەی پێشەوە بۆ پاڵێوراوانی یۆرۆ ناوی هێنداوە بۆی کە پاڵاوانتەکە بەرێتەوە بەڵام پاژەم گۆڕانکاریانە ئێستا ئۆتۆماتیکی ئەڵمانیا چێتەوە چی ئەچێتە پلی پێنجەم و پلی شەشەم بۆی کە پاڵاوانەتی یۆرۆ دەستە بەرکە کەواتە بڕیارەکە منیش هاوشێوەی سەنگەر لەگەڵ یا 100% هاوڕام لەوەی کە گۆڕانکاری بە هانز فلیکرا و ناگلیسمانیان هێنا بەڵام لە یەک دیوا زۆر نیگەرانم لەوەی هانز فلیک پۆستی ڕانەراتی ئەڵمانیا وەرگرتووە لەبەرەوەی هانز فلیک ڕاهێنەرێکی زۆر لاوە ئەگەر بێت و ئەنجامی ئەڵمانیاشی شکت بێت لە بایرن ڕاستە یەکەم ساڵ ڕەخنەی لەسەرە بەڵام دووەم ساڵ لەسەر ڕێگەیەکی ڕاست بوو ئێمە سانگانی دووەم ساڵمان چۆن یولیان ناگلیزمان بەڵێ یولیان ناگلیزمان لە گرێبەستەکەی بۆ 3 ساڵ بوو لە دووەم ساڵە نەیان هێشت دەرکەکەی تاوکە ڕاستە یەکەم ساڵ هەموو گلەیەکی لەسەرە حەقی خۆیانە گلەی بکەن بەڵام تۆ دووەم ساڵ باشترین تیپ بووە بایرن هەتا ئەو کاتی ناگلیسمان دوور نەخراوەتەوە باشترین تی بووە ئەکرێتەوە لە دووەم ساڵە دەرفەتی پێ بدرێت دواتر بایرن قەرارێکی تری با لەسەر ناگلیسمان کەواتە لە بایرنە سەریان لە ناگلیسمان شێوان ڕاهێنەرێکی لاو لایەنەیەکی گەورەیە لە ئەزمونێکی گەورەیە سەریان لە شێوان لە کاتێک ئازمونی هۆفنهایم و ڕێد بۆڵ لایپزیگی سەرکەوتوو بووە لە بایرن ئەگەر بێت و لە ئەڵمانیاش لە یۆرۆیە ئەنجامی باش نەبێت دوای یۆرۆ دوور بخرێتەوانێ من پرسیاریەوە کەم ڕاهێنەرێکی لاو کە بە درێژایی 2-3 ساڵ ستایی شەکرا دوای دوورخستنەوەی لە بایرن و دوای دوورخستنەوەی لە ئەڵمانیا چیانەیەک یەت گرێبەست لەگەڵ ناگلیسمانەکە لە کاتێکاگەر لە کوالیتی ڕاهێنانی ناگلیسمان ورد بینەوانێ یعنی ناڵێم ڕاهێنەرێکی تۆپە بەڵام هیچێکە لە ڕاهێنەرە لاوە بەهرەمەندەکان کە چاوەڕێ دەکرات داهاتوویکی گەشت چاوەڕێکە بەس ئەگەر بێت و ئەڵمانیاشی فەشەر بێ من بەداخم بۆ ناگلیسمان زۆر باشە محەممەدجان کەواتە هەر با لەسەر بایرن دەچینە سەر تەوەری چامپیۆنز لیگ ئەوەی کە تۆ باسیەکەیت دوورخستنەوەی جولیان ناگلیزمان لەو کاتەدا و ئێستاشی لەسەر بێت
بایرن ڕەنگە وا دەرکەوێت هەندێک گرفتی هەبێت لێکەم یاری چامپیۆنزیکدا میوانداری لە مانچستەر یونایتد کردووە بە ئەنجامی 4 بە سەیارەکەی بردوێتەوەوانێ ئایا ئەمە ئەنجامێکی گەورە بووە بۆ بایرن یان ئەنجامێکی خراپ بووە بۆ بایرن کە بۆ ئەنجامە بووە و بۆ چی دواتر وەڵامەکەشت باش لە ڕووی لایانی هونەریەوانەیە گەروەری گرنگەوەی بارن سێ خاڵەکەی هێنا ئەنجامێکی گرنگی هێنا بۆ ڕاهێنەر کۆمەڵی خاڵ ڕوون دەبێتەوە لە میاریە لە ڕووی لایانی هێرشبردن و ڕێخستنی هێرشەوانێ بایرن بە ناوازەیی دەرکەوت بەڵام کۆمەڵێکەم و بۆچی بە ناوازە تایبەتی چۆن بۆچی بە ناوازە دەرکەوت لە ڕووی ئەنجامی لە ڕووی فرسە دروستکردنەوانێ لە ڕووی تهدیفکردنەوانێ لە ڕووی ژمارەی گۆڵکردنەوانێ ناوازە دەرکەوت بەڵام لە هەمان کادا لە ڕووی بەهدەردانی تۆپەوانێ لە ڕووی قەتەعبوونی تۆپەکان لەلایەن هێرشبەرەوە دەبێت تەکتیکی ڕانەر کە تۆ پلاندانی بۆ گۆڵکردن ڕاستەخۆ نییە بە گۆڵگەی پلانێکی داناو بۆی بە گۆڵ بگەی بایرن چەندین شێوازی جێبەجێ کرد بۆی کە ئەو ڕێژە گۆڵەشی کە تۆماری کرد بە چاو ئەو پلانەی کە دایان نابوو بۆ گۆڵکردن ڕێژەیەکی کەم بوو بەڵام وەکوتم کۆمەڵی خاڵی لاوازی لەلایەن هێرشبەریەوە بۆ دەرکەوتووە بەڵام کۆی گشتی 4 گۆڵ ئەگەر تۆمارکەی ئەمە ئەنجامێکی باشە بەڵام خاڵە بەهێزەکەی بایرن چییە کە بێ لە یاریمان سەر لاوازی یەڵی بەرگریە نەگونجانی یەڵی بەرگریە لێکدابڕانی کیمیچ و گۆرتسیگا لەگەڵ هێری بەرگریە دروست نەبوونی ئەم تەنسیقەیە کە لە وەرزی ڕابردووە بارینی ژە و ئەنجامەیە تۆ بڕۆ پۆزیشنی بارین مینێخ وەربگرە بە تۆخێڵی شانە لەگەڵ مانچستەر سیتیە لە کۆنتترۆلی تۆپ و لە فرسە و لە مشتێکە لە مانچستەر سیتی باشتر بووە بەڵام سیرەکەی دۆڕاوە بۆ کۆمەڵە تۆپی زۆری بەهدەرداوە لە کاتێکە گۆڵەکانیشی کە لێی کرا لە ناو یاریگای ئیتیحادا گۆڵی یەکەم ڕۆدری تۆماری کرد دوو گۆڵەکەی تر هەڵی بەرگریە یەکیشتەوە ئەم لاش بامان شۆ هالاند ئینفرادەکە دەبێتەوە بەرگری پەنارتەکەی دروستە بە هێڵی یعنی بایرن کێشەی هێڵی بەرگری چارەسەر نەکرد بایرن کەلێنێکی گەورە لە هێڵی بەرگریە هەیە و یاریزانەکانیشی پێرفێکتن بەڵام ئەوە کەوتۆتەوە سەر تۆخێڵ سەرنجەکتێ لەسەر ماشتیناتی ڕەنگە لە سەرم یاریە نەگەڕێمەوە لای تۆ لەسەر ماشتیناتی سەرنجەکت هەیە لەسەر مانچستەر یونایتد پێم وایە یاریی زۆر ناوازەی پێشکەش کرد بە دەرەوە بارودۆخە لەبەر من پێشتیش باسم لەوە کرد مانچستەر یونایتد لە بارودۆخێکی دەرونی خراپەوە هاوبەشداری یارەکەی بایرنی کرد و لامان کاتا پێکاتەکەشی بە پێی پێویست ئامادە نەبوو کە بامانشەوە لە بایرن نیشان نوقسانی زۆر هەبوو بەڵام مانچستەر یونایتد نوقسانەکانی زیاتر بوو بەدەر لەوە مانچستەر یونایتد بەڕاستی بۆ ناوەکەی یاری کرد بۆ مێژوەکەی یاری کرد و زۆر بە بەهێزی ڕوبەڕووی بایرن مونیخ بێنێتەوە ئەگەر چی مانچستەر هەمیشە لە یاریە گەورەکانە تا ڕادێک گەورەتر دەردەکەوێت وەک لە یاریێکی دیکە کە بەرامبەر بە تیپێکی دیکە یاریکە مانچستەر یونایتد وەکوتم ئاستێکی ناوازەی پێشکەش کرد بۆ زروفەی کە خۆی هەیەی بەڵام تۆ ئەگەرەتەوە وەکو خودی ناوی مانچستەر یونایتد قسە بۆ بکەم ئەروەڵا گلەیەکی زۆرم لەسەر مانچستەر یونایتد لە بەرەوەی نابێت 4 گۆڵی لێ تۆمار کرێ نابێت ڕاهێنەرێک بێت گۆڵچێکی دوور خسبێتوانێ بە بیانوویەوەی ئاستی بە کەڵکی یونایتد نایە لامان کاتا گۆڵچێ بێنێ بکەوێتە هەڵەوانێ بە 1 ساڵ هەڵسەنگاندنی ئۆنانە لەگەڵ ئینتەرا تۆ بێ گرێبەسی لەگەڵ بکەی دەرفەت بە دیخیانەی دیخیاش هەمان کێشەی ئۆنانایە بوو تۆپێکی زۆری سەرەتای دەستپێکی دیخیاش لەگەڵ مانچستەر یونایتد باش نەبوو تۆپێکی زۆری جێڕایەوە لەگەڵ مانچستەر یونایتد بەڵام لامان کاتا لە کاتی ئەسیارە گۆڵی کوشندەی لێکرا ئۆناناش گۆڵپارێزێکی بەتوانایە لە ڕووی یاریکردنەوە خزمەتی مانچستەر یونایتد دەکات بۆ تۆپێکی زۆر دەجێڕێتەوانێ بەڵام ئۆنانە بۆ هاتووە ئەو هەڵانەی دیخیا دووبارە نەکات و کارە ئەو هەڵانە دووبارە بێتەوانێ کەواتە گۆڕانکارەکانە دروست نین و من تەنها چاوەڕێوە کەمە گرێبەستانی تینهاگەی کا لە مانچستەر ئەنجامیان هەبێ بەڵام تاوەکو ئێستا کاسمیرۆ لێدەرکە یاریزانێکم لەبەر دەستانیە کە من نمونەیەکی بۆ بێنمانێ بڵێم ڕاستەوخۆم یاریزانە کاریگەری 100% ڕاستە مارتینێز وەرزی ڕابردوو و ئاستێکی ناوازەی پێشکەشەوە بەڵام ئێمە پێویستمان بە مستەوای سابتە قسەش لەسەر کاسمیرۆیە خودی کاسمیرۆش بەڵام بەکۆی گشتی مانچستەر من پێم وایە یاریکی شکۆدارانەی زۆر باشە مەحمەدیان دەستخۆش کاک سەنگەر باسی لە چەند خاڵێک لەسەر ئەم یاریە من زیاتر لەسەر بایرن دەوەستمەوە لەگەڵ تۆ بایرن بەڕاهێنەرایەتی تۆخێلێکی کەلۆ ڕاهێنەرانی کە بەوە ناسراوە لە ڕووی بەرگریەوە تی بەرەو پێش دەبات بەڵام دەبینی لە یاریێکی وهادا 3 گۆڵی لەسەر تیپەکە تۆمارەکرێت ئەمە خاڵی لاوازی ئەمیانەی نییە بۆ ئێستا هەڵای پێم خۆشە ینی یەک وەسفی یاریە بکەم ینی قسەی تۆخێل و تینهاگ دوای یاریەکە هەردووچیان ینی تۆخێل ئەڵێ ئێمە ئەم یاریارێکی زۆر سیر بوو لەبەرچی لەبەرەوەی ئەڵێ ئێمە گێمی یەکەم هیچمان نەکرد 2 گۆڵمان کرد گێمی یەک دووەم یاریێکی زۆر باشمان کرد دۆڕین لەبەرچی دۆڕین یەکەمەکە محەممەد ئاماژە پێکە ئۆنا بوو بەڵێ ینی بایرن تیپێکە من زۆر لە شتێکە زۆر سەرسانی بایرن منشتم یعنی خراپترین یاری بکە 5 دقە مەجالی بە
لەو 5 دقیقە کوژێ یعنی تۆ گەر سەیری یاریەکە بکەیت دقیقەی 28 و 32 گۆڵی کردووە گۆڵێکی دقیقی ینی کە مانچستەر گۆڵی دقیقی 54 گۆڵەکان کەوتە تا بەشی کۆتاییەکەوە ینی بایرن ینی ئێمە باسی ناگلیزمانمان کرد اینجا هاتنە سەر بایرن ینی بایرن مونشن ناگلیزمانی گۆڕی بە تۆخێل بۆ ئەوەی بەرەو باشتر بڕوە بەڵام ئایا تۆ پێت وایە بایرن مونشن لەژێر سەرپەرشتی تۆخێلا بەرەو باشتر ڕۆشتووە لە چ ڕوویەکەوە ئەنجامەکانی ناگلیزمان باشتر بوویان تۆخێل شێواز دیاریکردنی ناگلیزمان باشتریان تۆخێل بە دڵنیاییەوە ناگلیزمان زۆر باشتر بوو لەبەر ئەوەی شێوازی تۆخێل و کارکردنی تۆخێل لەگەڵ بایرنا زۆری فەرقی تۆخێل ڕاهێنەرێکە ئارەزووی لەوەیە تیپی بەرامبەر هێرش کاتە سەری و ئەو بێرشی هەڵگەڕاوە ئەوەکو شێوازی بەڵێ نەک تۆ تیپێکە دەستەوە بێت ئەبێت تۆ هێرش بەری تۆمانە یعنی تۆ پرسیارێک لەمە کردوتت تۆخێل ئەوێت شێوازی بەرگری بایرن بەرەو پێشەوە بات بایرن مونشن لەگەڵ تیپێکی خراپترین دەستپێکی مێژووی هەبووە لە ناو ئەلیانس ئەرینایە 3 گۆڵ لێ بکرێت کە 2 گۆڵ بە هەڵی بەرگری بووە ئەمە بەرەو پێشبردننی هەڵی بەرگریە بەدڵنیاوە نەخێر یعنی تۆ هاتوویت یەکێک لە باشترین بەرگریکارەکانی جیهانت خستۆتە سەر کورسیە دەک بۆ چەند یارە سەکتری لە کاتێکە یاریزانێکی ناوەند هێنتە خێتە بەرگریەوە بەس لە چکێ لایمەر بەدڵنیایەوە لەگەڵ دیلیختە بەس دیلێخ لە باڵی ڕازیاریەکە بەدڵنیاییەوە کاتێک تۆ بەرامبەر تیپێکی وەکو مانچستەر یونایتد دیاری دەکەی کە ینی پێش یاریەکە تۆخێل چەند جارێک گوتی مانچستەر یونایتد لە ڕووی هێرشی هەڵگەڕاوە زۆر باشن بەڵام ئایا تۆخێل حسابی بۆ شتە کردبوو کە مانچستەر یونایتد لە ڕووی هێرش هەڵگەڕاوە باشن بەدڵنیاییەوە نەخێر بایرن مونشن 3 گۆڵی لێکراوە لەناو یاریگای ئەلیانس ئەرینایە ئەکە ئەمە ئەو پەڕی خراپی هێڵی بەرگریێت لەناو ساحی خۆتە چەند گۆڵت کرد بێ 3 گۆڵ لێکراوە کاک ئەحمەدێ لە کۆمێتا باسیەوە کات بایرن کێشەی گۆڵپارێزیە بەدڵنیاییەوە هەیەی بەدڵنیاییەوە ینی نوێر لەکوێ و گۆڵپارێزی تر لەکوێ کە ناوەکەی هەر چیەک بێ بەڵام واز لە هێڵی بەرگری بێنە ینی بایرن کێشەیەکی زۆر گەورەی هەیە ئەویش یاریزانی ژمارە 6 ینی بایرن لە ڕۆژەکانی کۆتایی میرکاتۆی هەڵپێکی زۆر گەورەی کرد بەس بۆ ئەوەی یاریزانێک بێنێت لە پاڵکیمی چاوەکو یاریزانی ژمارە 6 یاری بکات کیمیش ناتوانێت بەدڵنیاییەوە نەخێر ینی چەندین راپۆرت هەیە لەسەر ئەوەی کە بایرن مونشین چەندین هەلی گۆڵ خراوەتە براوەتە سەر گۆڵەکەی گۆڵیشی لێکراوە بەهۆی ئەوەیە کە کیمیج لۆکو یاریزانی ژمارە 6 زۆر خراپە ینی گۆریسکاش ینی ئێستا کێشەکە ئەوەیە بایرن مونشن گرافنبەرچی فرۆشت بۆ ئەوەی کە بتوانێت یاریزانێکی زۆر باش خاتە ئەو مەرکەزەوە بەڵام ئەویشی فرۆشت و پالینهاش نەهات یاریزانێک ئەی فۆڵهام ئەویش نەیتوانی بگواسێتەوە ئێستا کێشەکە ئەوەیە بایرن مونشن ئەبێت تا مانگی یەکەم مانگی یەک بەبێ ئەو یاریزانی ژمارە 6 وەرزتاوەکە بەڵام خۆشبەختانە تۆ ینی قۆناغی یەکەمی چامپیۆنز لیگ ینی هیچ کاریگەریەکی ئەو تۆی نییە لەسەر لە قۆناغی 16 هەماڵێن چامپیۆنز لیگ لە قۆناغی 16ەوە دەست پێەکە ئەکرێ بایرن مونشن یاریزانێکی زۆر باش بۆ مەرکەزە بێنێت و بەشی بەڵێ بە شێوەیەکی زۆر باشتر لە قۆناغی بابچینە سەر مانچستەر ینی مانچستەر یونایتد ینی عەرەب بەڵێ مەصائب لا تأتی فرادە ینی تۆ مانچستەر یونایتد نادیەکی پڕ کێشەیە سەرەتایەکی زۆر خراپی هەیە لەگەڵیشیە تۆ کێشەی یاریزانت هەیە ژمارەیەکی زۆر ینی تۆ کاتێک یاریزان لە تیپێکا مستاب ئەبێت تووشی پێکان کێشەی ناوەرزشی هەیە دوورکەوت ئەوە ینی ئەوە بەدەر لە ئەینای تۆ مانچستەر یونایتد خاوەنی ڕاهێنەرێک بە کەسایەتێکی زۆر و بەهێز و ڕاهێنەرێک کە زۆر توندە لەگەڵ یاریزان ینی بێمە راپۆرتم لەسەر ئەوە کرد کە تینهاگ لەو ڕاهێنەرانەیە کە چێتە نادیەکەوە هەموو شتێکی نادیەکە ڕێگە خاتەوە بۆ من یاریزان بێ کۆنامخوا یاریزان بۆی نییە هەموو شتێ بخوا یاریزان لە کاتی خۆی ئامادە بێت لە هەموو ڕوویەکەوە ینی تەداخولی تیپی دۆمیش ئەکات ینی یاریزان تۆ لە کاتی سەرکەوتن ئەمانەت بۆچێتە سەر بەڵام لە شکستە یاریزانش لێت هەڵەگەڕێتەوە ینی تۆ تینهاگ خەریکە بەرەو ئەوە ئەڕوات ژووری خۆگۆڕین دەستبات ینی لە دەستدانی ژووری خۆگۆڕێنیش کۆتایی هەموو ڕاهێنەرێکە ینی تۆ لەگەڵ ڕۆناڵدۆیە کەشەتە بوو سەرچاوە سەرسەرم ئێستا تۆ لە هەمان کەشت لەگەڵ سانشۆیا دروست کردووە وایە ینی تۆ سانشۆش بە یاریزانی دۆم یاریزانی سێم تاو تۆ هەموو کێشەی ئەوانەیە مانچستەر ئەنجامێکی باش بێت دەزێناوە مانچستەر یونایتد ینی یاریێکی زۆر باشی کرد ینی تا گۆڵی
یەکەم یاریەکە مانچستەر یونایتد ئەیتوانی گۆڵی پێشکەوتن کات و زۆر باشیش بوو ینی بەڵام مانچستەر یونایتد کەوتم مەساب لە تاتی فرادە مەسەلەکە ئەوە یعنی تۆ یاریەکی زۆر باش دەکەی ئەوانە هەڵاکە هێشتا نەتەنەوە ساحەوە گۆڵی دومت لێکرێ گۆڵی گەمی دووەم بە سەرەتایەکی باش دەرەکەی گۆڵەکەی جیاوازەکە کە بکەیتەوە گوشار لەسەر ڕکابەرەکەی دروستەکەی بە هەڵەیەکی زۆر سیر کە لەلایەن کریستیان ئێریکسنەوە کە بەڕاستی ینی دوای پێنج یاری وەرز ینی زۆر بەلامەوە سیرەکە یاریزانە بە شێوازی سەرەکی یاری بکە ینی خۆشبەختانە سوفیان ڕابات ئەتوانم بڵێم ئەتوانرێک خراپی کاسمێرۆ لە مەرزار چارەسەرکانی کاس ینی کێشەی مانچستەر لە چیایە ئەو بۆ چوونەمە کاسمێرۆ سە خاوترە لە چاوەرزی ڕابات نەک خاوترە ینی کاسمێرۆ ئەو تون دیاریکردنی کە بۆ تۆپ ئەچوو ئێستا لە تۆپ ڕاکە ینی باوەڕکە ینی خاو بۆتەوە کێشەی مانچستەر ینی لە کێشە گەورەکانی چیە ینی تۆ کاتێک شێوازی تینهاگ ینی تۆ ڕاهێنەرێکی وەکو تینهاگ چووە گۆڵپارێزێکی هێناوە لەبەر ئەوەی بە شێوازی خۆ یاریکاو بنیاتی هێرش لە بەرگێ بنێ کاتی زۆرمان بەم یاری بەخشی بوورە کۆمەڵێکی زۆر ماماوە ڕاستە بچێ سەر یاری ئەرسیناڵ ئەرسیناڵ دوای حەو وەرز دوورکەوتنەوە ئێستا لە چامپیۆنز لیگ بەشداری کردووە قسە لەسەرەوە بوو ئارتێتا لە پرێمەر لیگ توانێت یەمیانەیە دروست بکاتەوانێ بەڵام لە چامپیۆنز لیگ پێویستی بە کۆمەڵێک ئەزمونە بێ پێویستی بە گۆڕانکاری بێ پێویستی بەوە بێت تیپەکە باشتر ڕێبخوا بەڵام لە یەکەم یاریدا بینیمان لە یاریگە خۆیدا 4-0 لە ئایندۆڤنی بردوانێ ئەرسیناڵێکی باشترمان بینی ئەرسیناڵێکی جیاواز بوو بە دنیاییەوە ینی جیاوازی ئارتیتا لەگەڵ یان بڵێن ئەرسیناڵ لەگەڵ یانەکانی تراچیە ئارتیتا هاتە ئەرسیناڵ پرۆژەیەکی وەرگرت وایە کە پرۆژەیەکی وەرگرت ینی تیپێکی دروست کرد کە بتوانێت کە گەڕێتەوە ناو ڕکابەریەکان ئەین دوو وەرزی یەکەم وەکو وابێ هەلێش پێ بدرێت و وەرزی ڕابردوو بینیمان ڕکابەرێکی تۆ بتوانیت تا هەفتەکانی کۆتایی ڕکابەری مانچستەر سیتی بکەیت شتێکی زۆر گرنگە بەڵام هۆکاری کە نازناوی نەبرد وەرزی ڕابردوو خراپی ئیدارەی یانەکە بوو لەبەر چی لەبەرەوەی ئەو تیپە هاتوتە ناو ڕکابەری پریمەر لیگەوە ژمارەیەکی باشی خاڵ لە پێش مانچستەر سیتیەوەیە بەڵام تۆ لە مانگی یەکە هەموو کەسێک ینی ئەوەی کە یەک تۆز لێ وەرز بزانێت سەیری پێکاتەی ئەرسناڵی کردە ئەریزانی ئەرسناڵ ئەو ژمارە و 11-12 یاریزانەیە کە بەردەوام ئارتیتا یاریان پێکانی سێگرێ بەستی بۆ کرا ئەمێ بەسەر ترۆسار لێڵی ڕژبردن جۆرجنیۆ لێڵی ناوەند کوێر لێڵی بەرگری سێ یاریزانی ترۆسار دێ دەرچێ و یاریزانەکانی ئەو باشە نین ینی تۆ فەرمو گابرێل جیسۆس ئەتوانی بڵێ سالی با کاریگەری هەبوو لە کۆتاییەکان بە دڵنیایی و تۆ کەسێک کە خول پێویستی بە هەناسە درێژیە دوو پێگاتە بەجددی ینی خول پێویستی بە ناسە درێژێت تۆ بێ پشو درێژ بیت ناکرێت تۆ ڕێکی لە ڕاهێنەرە هەر گەورەکانی جیهان کارلۆ ئەنچلۆتیە ڕەنگە هەمان قسەی پێخۆشنێ بەڵام کەمترین خولی بردووە هۆکارەکە چیە لەبەرەوەی ئەو ڕاهێنەرە طبیعەتێکی هەیە بە 11 یاریزان و ئەگری هەتا کۆتایی وەرز ئەو 11 یاریزانە تۆ کە تووشی ساوا بوون یاریزانە یەردەکانی باشنی بەڵام ئەرسیناڵ زۆر باش پێم خۆش ینی قسەکەم تەواوکەم ئەرسیناڵ وەرزی ڕابرد و گابرێل جیسۆسی ئیساڵە بوو شوێنی پڕ نەکردەوە بوو ئەم ساڵیش بە هەمان شێوە هەمان غەڵەتیان کردەوە ینی ئەرسیناڵ پێویستی بەوە بوو هێرشبەرێکی سەرڕمی زۆر باش بێنێ کە هاڤێر سەرڕمی شەڕی پێفرۆشن لە چەلسی شەڕان پێفرۆشت ینی کە هاڤێرس دیاریزانی سەرڕم نییە کە هاڤێر دیاریزانێکی مەهاری زۆر باشە ئەگەر لە پشتی هێرشبەر یاری بکە ئەرسیناڵ تۆ گابرێل جیسۆست هەیە لە سەرەتایی وەرز ئەرسیناڵ ئۆدیگاردی و ژمارە ئۆدیگارد لە هەموو شوێنێکی ناوەندە یاریەکات ینی ئۆدیگارد بیکەری ارتکاز بەڵام بیرمان نەچێت ئەرسیناڵ میرکاتوویەکی زۆر باشی کردووە ینی لە هاوینەیان لەم هاوینە ینی جیاوازیەکەی ینی ئەرسیناڵ و تۆپ سێیە کە زۆرترین پارەی خەرج کردووە لە پریمەر لیگە ینی هەڵەکانی وەرزی ڕابردووی بە باشی چارەسەر کرد هەمووی بەڵام ینی یاریزانێکی هێناوە کە ئەتوانرێن بڵێم هەموو کێشەکانی هەڵی ناوەندی بۆ چارەسەرەکە ئەویش دیکلان ڕایسە ینی ئەتوانرێت تەنانەت کێشی هێلش بەر ینی گۆڵیشی بۆ ئەکات زۆر بە کورتی ئەرسیناڵ لەم وەرزە چامپیۆنز لیگ بگاتە چی قۆناغێک ئاماجی خۆی پێکەوە سەی کە چامپیۆنز لیگ پەیوەندی بۆ هێتۆ بەرامبەر چی یاریەکەی پار ئینتەر و میلان لە چوار گۆشەی زێری ناو لەبەرچی لەبەرەوەی بەرامبەر شیارێک لە قۆناغی 16 پۆرتۆ ناپۆلی میلان لە قۆناغی هەشتا بەرامبەر ناپۆلی یاری کردوا بوویانە لە قۆناغی ئینتەر بەرامبەر بەنفیکا بوو ئینتەر و بەنفیکا و پۆرتۆ و میلان ئەوە یاری گەیشتنی ئەنتەر و بە یاری کۆتایی لەبەرەوە چامپیۆنز لیگ زۆر ڕۆلی ئەوەی هەیە کە تۆ بەرامبەر چی یاریەکەی ئەرسیناڵ ئەتوانێت بگات یاری کۆتاییش محەممەد سەرنجێکی بوو لەسەر سلۆتی بەهار لەو پرسیارە دەستێوکە ڕیال مەدرید
لە یەکەم یاری چامپیۆنز لیگ شاوشەوی خولی ئیسپانی بە زەحمەت بردیوانەیە وەک هەموو یارەکانی دیکە جوود بێلێنگام بوو بە فریاد ڕاست ئایا ئەمەوە دیسانەوە نیشانەدات کەم پێگاتەیە تەنام یاریزانە ڕۆڵێکی باشێک گێڕێ و پێویستی بە گۆڕانکاری گەورە بووە بۆی کە لە چامپیۆنز لیگا ئەنجامی باش بەدەستبێنێ بەراورد بە وەرزی ڕابردوو بۆیان نەکردووە ئەمە تۆ چۆن خوێندنەوەی بۆ دەکەی لەم یاریە ئەنچیلۆتی بەرپرسیارە لە هەموو ئەنجامێکی ڕیال مەدرید وەکو خۆشت وتت بەڵێ ڕیال مەدرید شوێنگرەوەی بنزیمەی 100% دەویست بەڵام ئەمەی نەکردەوە بەڵام لە هەموو دۆخێکە ڕیال مەدرید بیری لەوەیە کە بە هەموو پێوەرەکان تۆ هەتاوەکو مێرکاتۆی زستانە لە ڕکابەری خولی ئیسپانیابی لە پلەی یەکەم و دووەم و سێمە ینی لە منافەسەی نازناوەکان مێنیتوانێت و لە چامپیۆنز لیگ قۆناغی کۆمەڵەکان تێپەڕێنی باگەرێکی زۆر کاتەمە پلانێکی درێ کورتخایەنە ئەکرێت تۆ حسابی ئەوە بکەی ئێستا یاریزانێک من 200 ملیۆنی پێنێمەوە لە مێرکاتۆی زستانەیە گەر دۆخەکە بەم شێوە بڕوا هەج یاریزانێکی دیکەی بوێ ڕیال مەدرید بتوانێت گرێبەستی لەگەڵا واژوو بکات بە تایبەتی ئامانجەکەی خۆی چونکە ئێمە گەشتینە مانگی دا و تەنانەت لویس ئێنریکی لە چەند بۆنەیە باسیەوە کە مباپێ باشترین یاریزانی جیانە بەڵام تاوەکو ئێستا پاریس سەن ژەرمان هەنگاوی نەناوە بۆ گرێبەست تازەکردنەوەی مباپێ بگاتە زستان مباپێ دەتوانێت گفتوگۆکانی بەڕاستەوخۆ دەست پێ بکەم جارە بە بێەوەی گەڕانەوەی بێتە سەر بەڵام خۆ ناتوانێت لە مانگەکە لە پێشەکەوەیە بەزوان ڕێکوتنگەوەکو وەکو میلاد سکرینیار بەڵێ ئەتوانێت گفتوگۆکان دەست پێ بکات لەوەی کە بچێتەوە یانەی کە دااتوێ و کاتە ئەتوانێت ڕیال مەدرید دیش بە پارێکی کەمتر گرێبەستی لەگەڵ واژوو بکات مێرکاتۆی زستانە کۆتایی بێ ئەو کاتە دەرەکەوین ڕیال مەدرید زۆر باشە مێرکاتۆی زستانە بەڵام بۆ دۆخی ئێستا بەم پێگاتێش و ڕیال مەدریدی کێشەیەکی نییە سەنگی مەحەکە بۆ ڕیال مەدرید ڕاستەخۆ دەچمەسە کۆمەڵی شەشەم میلان و نیوکاسڵ میلان زیاد لە 25 بۆ 30 هێرشی مەترسیداریە بوو نزیکەی 15 بۆ 20 شوتی هەبووە بۆ نزی گۆڵ و زیاتر لە 10 شوتیە بوو بۆ ناو گۆڵ دەرفەتی حەقیقی هەبوو لە دوای شکستی دێربی وەکو یاری کاردانەوەیان زۆر باش بوو ستیڤانۆ پیۆلی دوو گۆڕاکاری کرد بوو چکوێزی لە باڵی ڕاست لە شوێنی پۆلیسی جاریە کرد پۆگبا لە ناوەند لە شوێنی ڕیندەر زیاری دەکرد ئەمانەی کە لە پیۆلی بینی دێمە سەرەتا قسە میلانەکەین کاری باش و پیۆلی کردی کێ بەرپرسلۆی کرد ئەیسی میلان نەگەیشتە گۆڵ پیۆلی یان یاریزانەکان بڕیارجان من و تۆم گفتوگویانە زۆر دەکەین وەی چەک لەو سەرنجانەی کە تۆ بووە پیۆلی ئەبێ میلان بەرەو پێش بەرێ بەڵێ ئەمە ئەم کێشێ وە کۆمەڵێم یاریزانە ناتوانێت مەوتومانە چی کاتێت تۆ تەڵەبی یاریزانەکەی مەفروزەکە دەری بخەیت مەفروزەکان یاریزانە ئاستی دەرکەوێت ڕاستە سەرەتای وەرزە هێشتا زووە بەڵام گۆڕانکاری مرکز بە مرکز من بڕوا ناگەمەمە سەرکەوتنی ڕانر بێ جاهنێ جاریش گۆڕانکاری مرکز بە مرکز ئەگەر شێوازی یاریکردنەکە بگۆڕێ هەر دەبێتە حاڵەتی سەرکەوتن یعنی تۆ کێشت هەیە جیرۆت گۆڵێکی زۆری فەوتانەوە لیاو تۆپێکی زۆری فەوتانەوە یعنی من نازانم گۆڕانکارەکانەوەی کاردانەوەی دێربی نەبوون دەرونیان هزریان ئەیسی میلان ئامادە نەبوو بۆ کۆتایی دەرفەتەکان ئەمە ئیشی چێە چارەسەری کاک بڕیار خۆزەڵاتانی ژاد بەشداری مەشقەکانی کێ کاک ئیشی چێە چارەسەری بەدڵنیایوانەیە ئەوەی خۆزەڵاتان نایە پێگاتەدا ئەوەی کە لایانی هونەری بێت ئەوەی کە لایانی هونەری بێت ئەوەی لایانی دەرونی بێت میلان لەم یاریک ئەو لایەنە دەرونی کە ئیبراهیمۆڤیچ بۆ یاتبوو میلان لەم یاریە هیچ کاریگەریی ئەنجامی دەربی لەسەر نەبوو ئەگەر کاریگەری ئەنجامی لەبەر دەستا بووە سەیتەرەی بەرامبەر بە نیوکاسڵ لە دەستا بەڵام لە خولەیەکی یەک یاری دەستی پێکرتا داوەرفیکەی کۆتایی لێیە میلان کۆنتڕۆڵی یاری کردبوو میلان زۆرترین شوتی لیا بۆ گۆڵ کەی جارێک میلان ئەو سەیتەرەی نەبووە و زۆرترین مەترسی دروست کردووە بەڵام گۆڵی نەکردووە گۆڵ نەکردن کێشەکە کەوێتەوە سەرەوەی کە پیۆلی گۆڕانکارەکانی هەڵە بوو بەتابەتی بردەدەرەوەی چەکیزی لە چەند گفتوگویەکە باسی لەوە کردووە کاتێک تیپ دەرفەتی زۆریە بێت کاتە ڕایەنەر بەشە لایەکی خۆی جێبەجێ کردووە دەمێنێتەوە سەر یاریزانەکان کۆتایی بە دەرفەتەکان بێن بە شوەیەکی باش ئەمن چیم پێوتی وتم گۆڕانکارەکانی مرکز بە مرکز بوو ئیزافەیەکی تیا نەبووە تۆ شێواز یاریکردنی کێشەی نییە شێواز یاریکردنی کێشەی نییە یعنی ئەگەر وەریگری پێوە وەرگری تۆ پێوەری تەکتیشی چکویزی زۆر لە لیا و جیرۆ باشتر بوو لە مێرە خولەکی شەست چکویزیە باتە دەرەوە کاکە یعنی ئەمە ئیزافە نییە بۆ تیپەکە ئەی لوکایۆڤیچم بۆ چی هێناوە بۆ هاوکاری ئەم تیپە نەمێناوە ئەی بۆ چیمە لەسەر کورسیە دەک ئێمە وردەکاری ڕایەنەرە ئەخۆوەکو شێواز یاریکردن نەخێر پێڵی کێشەیەکی نەبووە هیچ کێشەیەکی نەبووە بەس ئەی بەرەو پێشبردنەکەی کە ئێمە باسیەکەی کەمانێ بەرەو پێشی بەرێ ئەوە کێ ئەیکا هاوڕای لەگەڵم باڵی ڕاستی بەرگری میلان پێویستی بە گۆڕانکاریە چیزیکە کالەبریان ناتوانێت محەمەد لەوانە هاوڕایەدا کاتە دەچینە سەر پاریس سان ژەرمان دۆرمۆند کاک سەنگەر پێگە سەرنجەکە بێ لەسەرەوە لەسەر میلان پێویستی بەکاتە ینی
کاتێک تۆ دایرزای نوێنی بۆ تیپێک بەدڵنیاییە پێویستە بەکاتە بێت تیپێک بتوانێت ماوەی 90 دقیقا کۆنتترۆلی یاری بەسەر یەتیپێکی نیوکاسلی چوارەمی پریمەر لیگ بسەپێنێ شتێکی زۆر زۆر باشە بەڵام یەکشت خاڵێک هەیە یعنی ئیدارەی میلان گۆڕانکاری گەورەی کردووە بەڵام خودی پیۆلی هەستەکەم ترسی هەیە لە گۆڕانکاریە یعنی هەموو باسی کرد ینی ترسی گۆڕین بۆ نمونە تۆ لوکاژۆڤیچ بۆ چێناوە ینی جیرۆیەک لە خراپترین یاریەکانی بەڕێکرد بۆ دەنانیشێنی هەست ئەەکەم کەمێک ترسی لە گۆڕانکاری هەیە لێرەدا بە ئەوەش بڵێم گۆڕانکاریکردن لە پۆلیسیش بۆ کوێزی پۆگبا بەشداری پۆبێگا بەشداری پێکردنی بەس بڵێن گۆڕانکاری وەکو گۆڕانکاریەکانی چاویوا بوو بڵێن گۆڕانکاری کردوتەوە یعنی تۆ بڕیار پۆلیسی و پۆپیگا خراپ بوون لە دێربیا بۆیە گۆڕانکاریان بەدڵنیاییەوەتە خوێنەی باشی بۆ من پێ دەڵێم شازەی کێشەی نەبوو بەبەستم لە گۆڕانکاریەکان کێشەیە بوو هێنانی یاریزانە نوێەکانێک کە هێناوێتیت بۆ نمونە تا ئێستا وازم سێ یاریزانی لە پێکاتەی گۆڕیوە لە یەکیای بوون لە تەشکیلی سەرەشیە ترسی ئەوەی هەیە کە بۆ منە 5 یاریزان بێکۆ لە تەشکیل لە پێکاتەکە گۆڕێ بۆ یاریزانەی کە تازە ئەگەر ئەمەش بکات ئەنجامەکە وەک پێویست نەبێ ڕەنگە بڵێن گۆڕینی ئەمەم و یاریزانە وای کردووە یاریزانی بێزمون بێت ڕەنگە بە پلانێکی ئاقلانە شتێک کرد گۆڕانکاریەکان بە تەدریجی بێت هەنگاو بە هەنگاو بەڵام تۆ ناکرێت یاریزانێکی زۆر باش گۆڕیت یاریزانێکی خراپ لەبەرەوە لە وڵات گۆڕانکاریم کردووە زۆر باشە پاریس سان ژەرمان و دۆرتمۆند پاریس سان ژەرمان زۆر ڕوونە گۆڕانکاری کردووە لە ڕاهێنەر لە ژمارە ئەستێرە لە پێکهاتە و لویز ئێنریکی ئێستا لە شوێنەکە یاری بە میپاپەیەکات کە خۆی ئارەزووی لێ دەکات باڵی چەپی هێرشبەریە و لەسەر ڕم دوور خراپ زۆر جوانە تۆ لە میلانە بچیت سەر پاریس لەبەرچی لەبەرەوەی بە هەمان شێوە پاریس گۆڕانکاریکی زۆر زۆر گەورەی کردووە گۆڕانکاری تەنانەت لە گوشارا کردووە ینی ئەو گوشارەی ساڵانی پێشوو لە پاریس سەن ژەرمان بوو بەبوونی میسی و نێمار و تەنانەت سێرجیۆ رامۆس و ئەو ئەستێرانە ینی گوشارێک لەسەر ئەو تیپە هەبوو کە ئێستا تۆ گوشار نەماوە لەوێ بەدڵنیاییەوە ئەو کەس ناڵێ بۆ منەتر لە مەودووە لەبەرەی میسی نێمارە تێبێت تۆ پێ چامپیۆنز لیگ بەریتەوە تۆ پاریس گۆڕانکاری زۆر زۆر گەورەی کردووە پێکاتەکەی تقریبا تۆ دیاریزان کەم نییە دیاریزان و یاریزانی سەرەکی ڕنگدانەوەی هەبوو پاریسێکی زۆر خراپمان لە خولی فەڕەنسا بینی بەڵام پاریسێکی زۆر زۆر باشمان لە چامپیۆنز لیگا بینی کارێکی زۆر زۆر باش هەرچەنانی دۆرتمۆند من نامێ بە هیچ شێ قسە لەسەر کەم چونکە شایستی ئەوەی کە هیچ قسێکی لەسەر بکرێت دۆرتمۆند دوای وەرزی ڕابردوو کە بەو شوەیە بۆندسلیگای دەستدا و ئەوەی کە ئەیبینین و شایانی ئەوەی کە قسەشی لەسەر بکرێت بەڵام دۆرتمۆند زۆر زۆر یەکێک لە هۆکارەکانی باشی پاریس خراپی دۆرتمۆند بوو ینی بەڕای من کە بێ خاڵی لاوازی کۆمەڵەی مەرەک ینی دۆرتمۆندە بە ئاست و بە یاریزانیشەوە مانچەستەر پاڵەوانی وەرزی ڕابردوو لە قسەیەکی ئەنچلۆتیەوە پێم خۆشە باسی مانچەستەر سیتی بکەم وتی یەکەم پاڵێورا و لەم دەقەیە مانچەستەر سیتیە لەبەر ئەوەی باشترین پێکهاتی هەیە بە هەمان لەبەر ئەوەی باشترین پێکاتی هەیە زۆر باش ینی بەڵام یەکی شتی ترکەوە ئەکە مانچەستەر سیتی پاڵێورا بێت ئەو گوشارێک کە لە پاریسە باسمان کرد لەسەری نەماوە بە هەمان شێوە گواردیۆلاش و یاریزانەکانی ئەو گوشارێک کە پێشتر چامپیۆنز لیگ نەبردووە ئەو گوشاریان سەر نەماوە و ینی ئەتوانن زۆر زۆر بە ئاسانی بە دەرونێکی زۆر زۆر باشەوە بچنەوە ڕکابەرەکانی چامپیۆنز لیگەوە و ڕکابەری نازناوەکەشکە بەدڵنیاییەوە زۆر باشە مەحەمەدجان من لەگەڵ تۆ گفتوگوی مانچەستی ناکەین کاتەکە کەمە مێنێتەوانەیە ڕاستەخۆ دەچینە سەر کۆتا کۆمەڵە و بەرشەلۆنا بە 5 گۆڵ لە یانەی ڕۆیاڵی بردەوە ناکرێن باسی بەرشەلۆنا نەکەم نەکەی ناکرێن نیکەم بەسەر چاو جیاوازیەکی بینی لە نێوان بەرشەلۆنەی ئەم وەرزەی چامپیۆنز لیگ بەراورد بە وەرزی ڕابردوو جیاوازی لە کۆمەڵەکەیە لەو تیپانەیە کام ساڕ ڕکابەرین بەڵام ناکرێت تۆ لە سەرکەوتنەکانی بەرشلۆنە شکەم بکەیتەوە ناکرێت تۆ ئەوە سەبەرزەی پێشکەشی کردووە ئەو یعنی چی یاری ڕیال بیت چی ئەم یاری ئەم دویاری ئەم هەفتەی بە نمونە وەربگری ناکرێت تۆ ئەمانە نەبینی ئەم واقعیانە نەبینی کارگێڕی بەرشەلۆنا ئێستا من ئەڵێم ئێستا یعنی من پێشتر بڕوام نەبووە بڕیاری دروستیا بەزەسە بڕوام وایە کارگێڕی بەرشلۆنە بڕیارە دروستەکانیان لە سوودی تیپەکە و ئەوانن دڵسۆزی بەرشەلۆنەن و ئەوانن هەوڵی ڕێکبوونەوەی بەرشەلۆنەیان لە دۆخی بەرشەلۆنە ئەگەر تۆ دانیشی بیت یعنی خۆ بۆ حاضر کردوە بەرشلۆنە ئەم ساڵ چامپیۆنز لیگ بەرە ئەگەر نەی برگاڵتەی پێ بکەی ئەمە نامەنتقیە
لەبەری بۆ بەرشەلۆنە وەکو چۆن وتی وتی ئارتێتا پرۆژەیە سەنگەریش باسی کردانێ من پێم وایە بەرشەلۆنە و کاریگەڕی بەرشلۆنەش لە لابردنی میسی و لە نەهێنانەوەی میسی لەمانە هەمووی کۆی کشتی پرۆژەیەکە بەرشلۆنە کار بۆ داهاتووەکەوە زۆر زوو نازاوی خولی ئیسپانی بردەوەمە دەستکەوتێکی گرنگ بوو بۆی بەرشلۆنە ئەم ساڵیش ڕکابەری چامپیۆنز لیگ نەکە ئەکرێ تیپێکی باش ئامادەکە کە لە بۆ چاوی بۆ بەرشلۆنە دەستکەوتە چۆن تا چ قۆناغێک بڕات بۆ چاوی بەرشلۆنە دەستکەوتە ئەم ساڵ بەڵێ ئەم ساڵ من پێم وایە ڕکابەری نازناوی لیگا بکەوە لە چامپیۆنز لیگیش بگاتە چارێکی کۆتایی بۆ بەرشلۆنە دەستکەوتێکی گەورە و دەستکەوتێکی گرنگە ئەکرێت لە 3 ساڵی داهاتووە بەرشلۆنە ڕکابەری بردەوەی نازناوی چامپیۆنز لیگ بکات چونکە ئەگەر بەرشلۆنە ئەم ساڵ نازناوی چامپیۆنز لیگیش نەباتەوانێ نامەنتقیە ڕەخنەی لێ بگری و نامەنتقیش ئێستا تۆ ئێستا کەسێ بدوێنێ بڵێ بەرشلۆنەیەکێکە لە پاڵەوراوە بەهێزەکان بۆ بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگ محەممەد ئیبراهیم دەڵێت گەیشتن بە چارەکی کۆتایی چامپیۆنز لیگ دەستکەوتە بۆ بەرشلۆنە بەڕای من دوای مانچستەر سیتی هیچ تیپێک بەقەدەر بەرشلۆنە پێکاتی بەهێز نییە ئەنی ئەمە ڕاستیە لەبەر ئەوەی بارسلۆنا ڕابردوش بەهێز بۆیان ئەم وەرزە لەبەر 7 ساڵە بارسلۆنا تاچی ڕاستی خراپ خاڵ لەواز دیپەکە ئەم ساڵ باشترین یەکێک لە باشترینەکانی جیهانی بۆنەوە کانسێلۆ ینی تیپی زۆر باش بێ باڵی بەرگەکانی زۆر باش بێ بارسلۆنا باڵدی و کانسێلۆی هەیە لە دڵی بەرگریا 4 یاریزانی زۆر باشی هەیە ینی ئاراوخۆ و کۆندی ئەتوانێت سەرەکی یاری بکەن مارتینێز و کریستیانسنیش کە بێدەکەش بین تۆ 4 یاریزانی دڵی بەرگری زۆر باش هەیە ناوەندیش یاریزانی زۆر باشی پێ و هێرشبەرێکی قەناسی هەیە و ئەکرێت لە مانگی یەکەوە ڤیتۆڕۆچی بێت کە یارمەتی لیڤاندۆڤسکیە ئەو پەڕی 3 مانگ بۆ 4 مانگە تۆ 3-4 مانگیش بێت مانگی دوو لە باشترین دۆ خاگەڕێتەوە بۆ یاریکردن ئەگەر ئەوە دوایەوە بۆ سەرەکیش نایەت بۆ یارمەتیدانی لیڤاندۆڤسکیت ئەگەر چاوی بێڵێت ئەمە یەک چاوی چۆن بێڵێت ئەنی سەر لە تیپەکە تێک نییە چونکە چەندین یاری بینیمانە بە گۆڕانکاریەکانی چاوی بارسلۆنە بەرەو خراپتر ڕۆشتووە وەک نەوەک نەبوون یاریزان ئەمە یەک دووهەم پێکان ینی چامپیۆنز لیگ بتوڵەیەکە قۆناغی کۆمەڵەکانی ئەتوانم لەم هیچ شتێکمانایەکی نییە لە مانگی ئەو تیپەی لە مانگی 3 و 4 تەندروست بێت لە چامپیۆنز لیگ ڕکابەرە تۆ بڕۆ مانگی 4ەوە بە پێکاتێکی ئامادە زۆر باشەوە ئەتوانین چامپیۆنز لیگ بەریتەوە بارسلۆنە ئەگەر پێکان ڕێگەی پێبات خاوەنی پێکاتەیەکی زۆر باشە کە توانایەوە هەیە نازناوی چامپیۆنز لیگ بەرێتەوە زۆر باشە سپاس بۆ تۆ کاک سەنگەر خۆشەوی بۆ سەرنج و تێبینەکانت محەممەد جان سپاس بۆ تۆ دێنە کۆتایی بەرنامەکە تا هەفتەی داهاتوو بەرنامەیەکی دیکە بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ